سڵاو هەرێک لە شکاریەکانی تاقیگا ئامڕازێکی گرنگن لە پرۆسەی دەدیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکان. یەک لەو شیکاریە گرنگانەش بریتیە لە شیکاری ACE. ACE ئەنزیمێکە لەلایەن خانەی سیەکانەوە دروست دەکرێت و ڕۆڵی گرنگی هەیە لە پرۆسەی هاوسەنگی ڕاگررتنی فشاری خوێن. شیکاری ACE بڕی ئەنزیمی ئەنجیۆتێنسین کۆنڤێرتین لە خوێندا دیاری دەکات و بەکاردەهێنرێت لە هەڵسەنگاندنی باری تەندروستی سیەکان. وە بەرزی ئەم ئەنزیمە بەکاردەهێنرێت بۆ جۆرێک نەخۆشی کە بە سەرکۆدۆسیس ناسراوە. بەڵام خانەی سیەکان توشبوونیان بەم نەخۆشیە زیاترە بە جۆرێک خانەکان تووشی هەوکردنی توند و درێژخان دەبن و لە ئەنجامدا دەبێتە هۆی دروستبوونی گری بچووک لەسەر خانەکان کە بە گرانە لۆمە ناسراوە. نەخۆشی سەرکۆدۆسیس دەکرێت هەموو کەسێک لە هەموو تەمەنە جیاوازەکان توش بێت. بەڵام لە کەسانی پێگەشتوو لە نێوان 20 بۆ 50 ساڵ توشبوونیان بەم نەخۆشیە زیاترە. ئەگەرچی هۆکاری توشبوون بەم نەخۆشیە نادیارە، بەڵام هۆکارە بە ماوەی ژینگەیەکان فاکتەرێکی گرنگن لە زیادبوون و تەشەنەسەندنی نەخۆشیەکە. ئەم نەخۆشیەش دەناسێتەوە بە نیشانەکانی وەک ئازاری سنگ، بوونی کۆکەی وشک بە بەردەوامی، دابەزینی کێش، ئازاری جنگەکان، هەروەها ماندوێتی. لە ئێستادا لە تاقیگەی تاوەری تەندروستی سمارت ئەم شیکاریە بە پێشکەوتووترین ئامێری سەردەم بەردەستە. سمارت وەرچەرخانە.